خۆشەویستان، بڕیار بوو لەو بەشەی دیکەی ئەو ڤیدیۆیەشدا کە گرتوومە هەندێک شتان بۆ باز بکەم. زۆرتر مەبەستی من بەڕاستیەوە نییە کە دڵسارتان کەمەوە لە چوون بۆ وڵاتی میسر، بەڵام ئەمن خۆم پێم خۆشە بە پێی ئەزمونەکانی خۆم ئامادە نیم پێشنیار بە هیچ کەسە بکەم سەردانی ئەو وڵاتێ بکە. دەکرێت بڵێ تەنیا خۆشی ئەو وڵاتی دیتنی ئەو هێرەمانە بوو، بەڵام لە هەمان کاتدا لەویش پەشیمان دەبێەوە لەبەرەوەی کە تا ئەو ڕادەیەکی ئەوەندە زۆر بێڕێزی بە بینەر و توریست و ئەو گەشتیاران دەکەن کە تو پەشیمان دەبێەوە لەوەی کە ئەو هەموو پارەی خەرج دەکەی، کاتێکت بەسەر دەبێت، کاتێکی زۆر لە دەست دەچیە و کاتە ڕەنگە توانین لە جێگایەکی دی شوێنێکی دی بگەڕێی. بەڵام ئەمن بخۆم بۆ ماوەی شەوێکی دەچم ئەو هێرەمانە دەبینم و دەگەڕێمەوە، ئامادە نیمە و کاتم لێ بەفیڕۆ بدەم. هەروەکی دەبینن ئەوە بە قەول ئیستگای وێزگەی پاسە، نازانم پاسە حەسانەوەیە چیە، هیچ شتێکی لێنی بۆ حەسانەوە بەداری دروست کراوە. ئەو شتە لەو بەریجادەی بەداری دروست کراوە، دوسێ جاریش کەوتووە، دیارە چەند جارێک کەوتووە، هەر بەدەست هەڵیان نستاندوێتەوە. تو بچی دانیشی ڕەنگە لەگەڵ ئەو شتەی شوێنەی برکەوی لەگەڵ ئەو سەندەڵی کورسی و شتەی، ینی نە بەدەجگای قایم کراوە، دەڵێ یاری منداڵانە، منداڵ خۆیان لە تەختەی شتێکیان دروست کردووە. توریست زۆربیان بەتەمەنن، زۆربەی توریست کەسانی کە دەستنە جێیوە بەشی هەرە زۆریان تەمەنی 40 ساڵ بۆ سەرێنە دەستنە شوێنی وە، یعنی جێگایەک نییە لێی بحەسێەوە. مەیدانی نزیک بە 2-3 کیلۆمتر ئەو هێرەمانە هەڵکەوتون ئەو مەیدانە، ئەتو جەیەک نییە، دەبێت لەسەر ئەو گوڵ و خۆڵ و شتەی بەرد و دار و بەردوشتەیە تو دانیشی دا بۆ کەسێک کە پشتی بێشێ نەخۆشیەکی هەبێ، پیر بێ، بەتەمەن بێ، منداڵی سوکەت پێ بێ، تەنانەت ئەسەن شێرەی ئاوەی لێ نییە، هەر ئاوێک نەچێشراوە. ئەتۆ ئەو وڵاتەوە ئێستا مەزستانە چوینە ڕۆژی وا دەگەیشتە 24 دەرەجەی نیوەڕۆیە، تو گەرم دەبێت جێگایەک بێ ئاوێکی پێدەستت داکەی، ئاوێکی بەدەم و چاوت داکەی خۆت فێنکەیەوە، دڵنیام هاوینێ لێرە دەمای هەوا دەگاتە 50 دەرەجەی. یان هەروەکی دەبین ئەو جادەیەدا دەکرا بەرەو یەک ئاراستە بچێ، پێویست نەبوو لە هەردوو لایان ڕاماشێن بێن، بەڵام تێکەڵ دەبن و جاری وار وەختەوە بەر ئەسپ و شتران کەوی، ماشێنەکان دێن سبقەتێ لێک دەگرن و سن دەبا جادەی ئەسپ و شتریان جیا کردباوە، جادەیەکی باریک. هەر هاتبان لە وڵاتانی ئەوروپای بەڕاستی فێر ببان کە لە وڵاتانی ئەوروپای بۆ دووچەرخەی بۆ پاسکیلیش جادەیەکی باریک دروست دەکەن، هاتمان بۆ جادەیەکی تایبەتیان بۆ ئەسپ و شتران دروست کردبا، یان لانی کەم کردبانە یەک لایەنە یەک تەرەفا ئیدی دەوری لێداباوە، پێویست نەبا لە هەردوو لایان بێن، چونکە ئەوەندە قەرەباڵغێکی وای لەسەر نییە کە دەتوان بەلایەکی هێرەمەکاندا بڕۆن بەلایەکی دیکەشدا بگەڕێنەوە. ئەو ئێستا بنەماڵەکەی منن، خێزانم و دوو کوڕەکانن. ئەو کوڕانەی من پێم خۆشە بڕێکتان باسییان بۆ بکەم، بەس پێشدا دەمێ باسەوەی بکەمەوە تا ئەوە بەشی کارەبا و بەرق و شتێک کە دەیبینن لە هەندێک جیان دەمدیت دەرگا و شت کراوەتەوە، ینی هیچ بە دوور نییە منداڵێک بچێ دەستی بە شتێک بکەوێ بڕق بیگرێ، ینی دەتکوت زۆر سەیری، ینی دەڵێ ئەتۆ دەڵێ لە وڵاتێکی کە مەسەڵەن هەر دەچێەوە فیلمەکانی 100 ساڵ پێش و 200 ساڵ پێشەوە فیلمانی باسی سەرەتای ئیسلام دەکە. ئەو سەری نووکی ئەو قولەی ئەو هێرەمانە کە دەیبینن، ئەو لووتکەی و هێرەمانە دەڵێن کاتی خۆی کە ئێستا تێک نەچووە، هەموو ئەو هێرەمە بە بەردێکی وەک بڵێن زێڕین، ڕەنگە تەواو زێر نەبێ وەلی وەک زێڕی داپۆشرا بوو، بەڵام خەڵک دەزیویانە بە تێپەڕبوونی زەمان، هێندێک لەسەر ئەو بڕوایانە، بەڵام خەڵک دەستیان وە سەرەی نەگەیشتەوە و ئیدی دوای حکوومەتەکان توانیویانە کۆنتترۆڵی کەن، دەڵێن وەختی خۆی دەدرەوشانەوە وەکو زێڕی و ئەگە تاولی دەدا. ئەو تێوەریەش دەتوانێت لە لایەکیژەوە دروست بێ. ئەو خاک و زەمینی کە پێتانیشانم هەر مەبەستمەوەی بوو بڵم کە ئەو وڵاتە زۆرتر خۆڵ و لیم و ئەوەیە بیابانە، ئەو بەردە بێگومان ئەو وڵاتەی نییە بێ، ئەو بەردە لە جێگایەکی دی ڕاهاتووە،
بۆیە هەرویستم ئەوەندەتان پێنیشان بدەم مەبەستە کتابەتی منەوە ئەوە تا لێرە دیارە کەس دەستی وەلووتکەی ئەو بەردێڕان نەگەیشتووە بۆیە ئەو بەردەوە خۆی ماوەتەوە ئەو دیوارانی کە دەبێنن زۆر دیمەنێکی جوانن هەروە پێم وایە هەر ئەو کاتیش بوونە پێ ناچێت دروست کرابن بەڵام نەوژەن نەکراونەتەوە ناخۆشەکەی ئەوە هیچ شتێک نەوژەن نەکراوەتەوە دەستێکیان لێ نەداوە بەڵێ جوانی بکەن بەگشتی وەک شوێنێکی بەرەڵای دەبینی شوێنێک کە بەرەڵا کراوە و ئەوانە ڕەنگە هەندێک سیاسەتی هەبوێ بۆچی نەوژەن نەکراتەوە ئەو کونە کاتی خۆی دەڵێن ناپلۆن بناپارت کێری گرتووە ویستوێتی دەستی بە نێو هێرەمەکان ڕابگا و ویستوێتی بیان ڕوخێنێ و تەنانەت و ئەوانە تەنانەت دەڵێن هەندێک کەسیش دەڵێن باوەڕیان بەوەیە کە ناپلۆن چوە هەتا باین لەوێ بووە دوایان ناپلۆن حاڵی ڕۆحی و دەرونی تێکچوە ئەوە هێرەمەکەی چووکەترین هێرەمە کە کونێکیان بۆ کردوتەوە لە هێرەمە نێونجێکەش هەر کونێکیان بۆ کردوتەوە دەتوانین چی چاوی لێ بکەین ئەمە نەمتوانی خەڵکێکی زۆر لە نۆبەی بوو هاتین چاو لەوەی بکەین بەڵام هێرەمە گەورەکە هیچ ڕێگایەکیان بۆ دیاری نەکردووە لەسەر ئەو باوەڕەشم کە ئەو شتی جێگای سەرنجڕاکێشی زۆرتر تێدا بەڵام سیاسەتی وان ئەوەی ڕێگای بەوەی نادا کە خەڵک بیبینێ بۆیە هێرەمە چووکەوە هێرەمە نێونجەکان هەڵبژاردۆ دەچین پاشدەمێکی دەچین سەردانی دەکەین بەڵام پێدەچیە بەشێک لە خوارەوەی ئەو هێرەمەی بەو بەردا بۆرانە دانرابێ و بەردانش گەورن گاشەی بەردی زۆر گەوران تێدایە بەس ئەوەی کە ناهێڵن هێرەمە گەورەکەی بینی ئەوە خۆی جێگای پرسیارە بۆیەژە تۆ ناکرێ ینی دەچی بەڵام تام و چێژێکی وا لەو هێرەمان نایە هەر لە دێ ڕادەبینی بەرگیان لەسەرێکدا ناون و بەهەر حاڵ مرۆڤ پێی خۆشە لە شتی بزانێت لە شتی بکۆڵێتەوە و ئەو بەو ئارەزۆت ڕاستی ناگەی و فقط دەزانیەوە کۆمەڵێک بەردن و کاتەکەش ئەوەندە کەمە بەڕاستی کات و پێڕان ناگەی تەنان تێر بە دڵی خۆشە چاویان لێ بکەی شتێکی کە بۆ من جێگای ڕەخنە بۆەیە کە بەڕاستی ئاودەست و شت لە خوارێ لە دووری 3 کیلۆمتر هەیە ینی کەس ناتوانێت ینی کاری ئاودەستێ بچی ئاودەستی و بگەڕێەوە کاتەکەت هەموو خلاص بووە ینی بێ نەزمترین جێگای گەشتیاریە بەڕاستی ئەو پیاوە دەست فرۆشە لە پێشەوە هێرەمەی ئەوە کرێمی دەستی دەدام و دەستی قەڵشی بوو زۆر بە شوێکی ناجوور قەڵشی بوو ئەوە دیتی کە فیلمی لێڵ دەگرم ئەمە وەلام برد چونکێگە بزانێت لە فیلمی منداهاتۆ داوای پارەی دەکا ینی کەس ناوێریە تۆ فیلم لە کەس بگری دڵە من دە فیلمی تودایان بەس بۆ پارەکەش گیرت پێدا لە نێو لەسەر نێو شاریش لە نێو قاهیرەش ئەو مشکلانم دەبوو جاربار فیلم دەگرت کابرا دەهادێک فیلم مەگرە دنا پارەم دێ هەموو بۆ پارە یان دنا کێشەیەکیان لەگەڵ فیلم گرتنێ نییە ئەوە ئێستا لە بڵیتێکی جیاوە دەگرن دەچینە ژوورێ ڕەنگە دە بەشکین داهاتوودا کە تێداوێ پێتان نیشان دەین بەڕێک بازەکەم بزانین لە ژوورێش چ خەبەرە بەڵام هاوکات داوای بەرتیلیش دەکەن دەڵێگە بەرتیلی بدەی بڵیتە ئەرزانتر دەدەمێ و نازان چی و هەمووشی درۆیە چون بڵیتەکە دەبێت حیسابی دەوڵەتی کەیوانەی چیان پێ ناکرێت بەس هەر کلااو لەسەرن جاوەی کە وتم ئەوە بوو کە بەڕاستیە تۆ کە دەچێت کاری ئاودەستت هەبێ نییە لێرە لەو بیابانی نییە بۆیە خەڵکەکە زۆربەی چووە لەو کەرێن و خۆشببنانە لە نێو ئەو جێ قەبر و چاڵ و شتانە کاری سەراوی کردو و بەداخەوە دیمەنێکی زۆر ناشرینە تۆ هەندێک شوێنان دەبینی وەکو کاتی خۆی دەبێت زیندان و شت بوو بن نازان چ بوو بن بە نردێم و دەرکیان بۆ داناون بەڵام کەسی چاو لێ دەکەی ڕەنگی تەنان ڕەنگی قەدیمی پێوە ڕەنگیان هەروە ماوە لەسەر بەردەکان بەڵام هەموو پڕە لە بەداخەوە پاشەرۆک و پاشماوەی ئاودەستی تووریستان یعنی کاتێک کە توالێتێک لێرەوە دەست ناکەوێت توالێتکە لە 3 کیلۆمتر خواردترە یعنی دەبا هەر قەراغ هەر هێرەمەی بینایەکیان دانا بە شتی خواردنەوەی فرۆشرا بە خواردن و خواردنەوە و برسی بوون و زۆر شت مشکلە دەبێت تووریستانە تووری زیادە بە ئای پێ بەیە ئەو کەسانی دەگەڕێن بە دەستیارێکی 5-6-15 ساردی و نوشابیان پێدەی فرۆشن لەوان بکڕی و کە جاری وای بەڕاستی بێزشت نایە لێیان بکڕی
کەسەکانی پیسی ئەو وشترە لاقی گیری کردبوو لەو شوێنەی لاقی گیری کرد و لاقی نەداهات دەرێ وشتر ئاژەڵێکی زۆر هێمنە بەڕاستی زۆر مەتینە هەستم کرد ئاژەڵێکی وەچی باسم کرد عینی حاڵدا ناهەزاوە لێرە دەهۆڕێنێ کە یارمەتی دەوێ ئەوە یەکێک لە کوونەکانە هێرەمە بچووکێ ئەمە دەچینە ژوورێ لێرە لەو هێرەمە بچووکی داوە زۆر ینی دێ دەڵت دەکوشرێ دەڵت خەفە دەبێت کە دەڵی دەخنچەی سرد ناگاتە دەبێت تەواو دابێەوە لێرەدا بەڵام ڕەنگە بۆ هەندێک کەس هەندێک ژنیان دەوێرا هاوسەرکێ من ژنەی دەوێرا دوایە بۆی دەگەڵەمە هەرهات بۆ مرۆڤ خۆش نییە ئەگەر فیلمەکەشم تێکەڵ کرد تێکەڵ گرتووە داوای لێبوردن دەکەم هەندێک پڕەوی بەماوە دیار بوو هەندێک ئەوەی کە بێزار بووین لەو دۆخەیدی هەندێک فیلمم گرت هەرگوتم بە لە دەست نەچێ شتەکە زۆر ناخۆشە ڕەنگە زۆر کەس پێی وا بێ زۆر برادر کۆمنتیاندا نابوو کە خۆشیەوەی هەر بەو شپڕێوەیە بەڵام ئەوە نییە ڕاستی مرۆڤ دەچێتە شوێنی وە تۆزێک هەم بەحەسێتەوە هەم لە شتێک تێبگا و هەمیش ئەخر ناکرێتەوە خۆ ماڵت لەو دەوروبەرەی نییە تۆ نازانی مرۆڤ کاری ئاو دەستی دەبێ مرۆڤ تونی دەبێ مرۆڤ دەهەوێ ماندوو دەبێ ئاوێکی سەری دێشێ ئاوێکی بەدەم و چاویداکە وەختێکی زیمکاناتێکی ئەوان نەبێ لە قەراغ گرنگترین و بەنێوبانگترین شوێنی گەشتیاری دنیاە بەڕاستی بێزار دەبی لە شوێنێکی ئەو تۆ وەختێک جادەیەکی باریکی هەیە ناوێت بە جادەکەیدا دەڕۆی وەختەوە بەر ئەسپ و وشترام کەوی بە جادەکەی ناناڕە بنێو خۆڵ شتەکەیدا دەڕۆی هەر نابێ ڕەنگە تۆ ئامادەگیوت نەبێ کە شتەکەت بۆ بێ یان ڕەنگە یعنی شتەکە وا دروست نەکراوە دێ بەسەر داروبەردان کەوی ئەوە نێو ژووری ئەو کوونەیە کە دەمێت ئێمە چوینە ژوور ژووری زۆر گەورەنە بەڵام بێگومان دەڵێ ژیان کراوە هەر قەرار نەبوو بۆەوەی کە تەرمی فرعونەکان لێرە بنێژن بەڵکو ئەوە ژیان کراوە وەکو کۆشکێکی وایە بەڕاستی جا ئەو شوێنێک کە بۆمان ئازادیان کردەوە توریست شوێنێکی سادەیە ئەو گرنگەکانیان گرتۆ قفڵیان لێداوە بەڵام ئەوە کۆشکن بەڵام دەمای هەوای خۆشە دەگەڵەوەی دانیێ و ئەوانەکەی ئەم انتزارم هەبوو هەوای نەیە و مرۆڤ خەفە بێ بەڵام وانییە هەواشی هەیە وە تەنزیم کراوە دەڵێن ساڵ 12 مانجێ دەمای هەوای ژوورێ 20 دەرەجە دەبێ بە زستان و هاوین چونکی زستانێت تەبیعیە 20 دەرەجە بێ بەڵام هاوینێ هاوینە لەو گەرماییداوە 20 دەرەجە بێ ئەوە ینی بەهشتێکیان دروست کردو لەو ژوورەی لە وڵاتە گەرمەی بەس هاتنە ژووری سەختە نازام ڕێگای هاسانتریشی هەیە یان نا بەس هاتنە ژووری بڕێک سەختە و مرۆڤ دەشترسێ جاری وایە ئەوەندە هاتون و ڕێگایەکە ئەوەندە تەنگ و تاریکە ئەو کوڕچکۆلەکەی منە دێت قەدی بەڵێک بڵیندا زۆر خێزام سەیزادە سەرەتا نەیدەوێرا نوێرانەکەی وێ هەست دەکەی دەخنچەی وەکوێ بچێنێ و قەبرێکی هەست دەکەی دی دوایە ڕزگار بوونت نابێ بەڵام دی مرۆڤیش پێی خۆشە لە شتی بزانێ و مرۆڤ فزوولە و ئەم نیشکە لە هەموو کەس فزوولترم حەزم لێ بوو حتمما بچم بزانم چ خەبەرە وەختی خوێندێک تێوەریش هەنە دەڵێن هەر کەسێک بچێتەوێ لە باری دەرونیەوە تێک دەچێ و ئاهی فرعونان دەیگرێەوەیان وەڵای ڕاستی ئەمە لەوێ ئاهی فرعونان نەیگرتین بەڵام لە نێو قاهیرە ئاهی فرعونان گرتنی یعنی هین پیس و ناخۆش بوو پێم ئاگەر ئاهی فرعونان گرتنی لەوێ بوو دەنا دەڵێن کاتی خۆی هەر کەسێک چووەتە وابزانام هێرامە گەورەکەی بۆ پشکنین و شت دوای شێت بۆ تێک چووە ئێستا ئەمەش دوو هەفتە هاتووینەوە خوددا و چیلی هیچمان لێ نهاتوە بەڵکو حەساوینەتەوەش لەوەی کە لە میسرێ نەجاتی بووە دیارە ئاهی فرعونی ئەمەی نەگرتووە بەڵام دی زۆر تئۆری هەیە تئۆری سیر و سەمەرە هەیە بەرهاڵ ئەوە هیچێک لە ژوورەکانەوە دەبێنن ژوورێکی بەرز و یعنی وەک ژوورێکی عادی و لە نێو ئەوانێکیدا هەمووش بە بەردی و یعنی بەڕاستی ئەو هێرەمانە هەر ئەوە نییە کە بەردیانە سەرێکدا نابێ و شتێک کوچکەیەکیان
پێ دروست کردوێ بەڵکو دەژوورێشدا خۆی هەمووی کۆشک و شت بووە ئەمن کە ئەوەندە عاقڵەیە من هەمە و بەڕاستی بەشی هیچ ناکە هیچی لێ سەر دەرم لێ دەرنەکرد بەڵام بێگومان هەر ئەمن نیمە و هەموو لێ کۆڵەرانیش هەر ئەو دەردان بەسەر هاتووە کە کەس بۆی ڕوون نییە کە چۆن دروست کراوە وە بۆ دروست کراوە هەر بۆ قەبری فێرعەونەکان دروست کراوە یان نا ئەوە کەم لێرە قسان دەکەم بەداخەوە میکرۆفۆنەکەم خراپە بوو ڕۆژی پێش لە جێگایەکی وێنەم دەگرت لیاندا لە تەلەفۆنەکاندان بەریانداوە هەر بۆی کە داوای پارەی دەکەن هەروەشی وتم وڵاتێکە دەڵێ لە عەسری بەردیندا دەژی کەس بە کەس نییە سیستمی حکوومەتیان بڵێن پۆلیسوانە نان کۆمبێت کەم بەڵکو بڕێکش تازێت دەکەن ئیدی بۆیە مەجبور بمە و دەنگی لە ماڵێ باە مەسەرێ ئەوەی کە من لێرە پێی زۆر ناڕەحەتم ئەوەیە کە کونێکی چووکیان کردوێتەوە تو بە دەدەقان دەچی و هیچ نابینی و هەر ژوورێکی ڕق و تەخت دەبینی و یعنی هیچ زانیاریەکت نادەنێ زانیارێکی ئەو تۆ بەڵام بە هەموو ئەوانشەوە ئەو سەفەرە سەفەرێکی پڕ لە ماجەرا و ئەوانە بوو خۆش بوو بەڵام ناخۆش بوو نا بەس ئامادە نیم پێشنیار بکەم بە کەس برایەکەی خۆم بچێ دەڵم مەچووە تا هەندێک فیلم لەوەیە داهێنە و بیبینە و پێویست نییە بچی کۆڵێک پارەی خەرجکەی و زۆر و جێگانیش وڵاتانیش چوومە جاری دیش حەزم کردوێتەوە جارێکی بەتەنێ بچم یان جارێکی لەگەڵ خێزانم بچم یان لەگەڵ ڕەفیقێکی سەمیمی بچمەوە بەڵام بۆ ئێرە یعنی ئەو فکرە نەهاتە نێو مێشکم تەنانەت دواتر کوڕەکەم لەگەڵ کوڕە گەورەکەم دەگەڵ براچووکەی دیمانەیەکی دەکا کە ئەویش هەر بەڕێک سەرە سۆدرەیە وەک خۆم کوڕەچووکەم کە ئەمن یەکێک لە کوڕە شەرمێوەنەکانی بنەماڵێمەیە و ئێمە بنەماڵەتەن زۆر بەمان شەرمێوە نین ئەمن خۆم یەکێک لە شەرمێوەنتری منداڵەکانی بنەماڵەکەم بووم مامێکم و چەند لە برایەکان و ئەو کوڕەچووکەم هەروان وەلی کوڕەچووکەم دە دیمانەکەیدا دەڵێ کە پەشیمانە لە هاتنی ئێرە ئەوە دیسان هەر هاتینەوە و دیمەنی ئەوە سەقفی ژوورەکانە هەمووی بەردە و چاو چەند چاو وێنێم وڵات زبڵە ینی لە نێو ئەو هێرەماندام و زبڵە ینی ئەتۆ گەر خۆ لە هەر جێگایەکی دەبێت دوای بچی خۆت پشۆ هەندە پیس و پۆخڵ و نەخاوێن کراوەتەوە بەڕاستی هەروەکی کاک ئەحمەدی شێربەگی دەستی خۆش بێت لە کامنتەکاندا نووسیبووی ئەو سەر و سەری دنیاە باکوور و باش و ڕۆژهەڵات و ڕۆژاوای دنیا گەڕاوە وڵاتان زۆر چووە بەڵام لە میسری پیستر نەدیوە کە حتمما قسەکەی ڕاستە چونە منەوەم بە چای خۆم دیت وەزپاسشی دەکەم کەویش ئەو بۆ چونانی منی تێیت کرد وڵاتەکە زۆر پیسە و نێو ئێرە بەڕاستی دەبا پاک و خاوێن بە تۆ زبڵی لە نێو ئەوانش دەبینی نێو شوێنی ئەوە و تەنانەت ئەو جێکەی دەچێ خوارێ ئەمنیەتی نییە بەڕاستی ئەگەر پیربی ئەگە کێشەی پشتت هەبێ کێشەی لاقت هەبێ منداڵت دەگەڵ بێ هیچ ئەمنیەتێکی نییە بۆیە بیری ئەوانە نەکردوێتەوە تەنانەت دەستا ئەگەر هێندێک وڵاتان بەدایانتوانی ئەوانە بکەنە بەرقی بە ڕێلێکی بەرقی بچێ و نەرم توریستدا بنیشێ و درێژ بێ و بیبا و دوای بگەڕێتەوە ئەوانە بۆیە شتەکە زۆر شپڕەوە شتەکە زۆر شپڕەوترە لەوەی کەم باسی دەکەم جا باسی ئەوم دەکرد ئەو کوڕی من بیرم نەدەکردەوە کە لەگەڵەوەی داوەکو هەروەکی کوتم هێندێک بنەماڵێمە شەرمێونن وەڵامی پرسیارەکان بداتەوە بەڵام بە حەدێک زەدە بوو وەڵامی پرسیارەکەی داوە ئەو دوو کوڕانم هەردوو لە فنلاند گەورە بوون کوڕەچووکەم هەر لە فنلاند لەدایک بووە ئەوی دیکەشم هەر دووسێ مانگ لە شنۆی دیوە دواتر لە دەرەوەی ئێران لە گەورە بووە دەرەوەی ئێران و کوردستان 17 ساڵیشە لە فنلاندین کوردیەکان زۆر باشە بەنیسبەت کوڕەچووکەم جار هەست بە تاوان دەکەم بڕێک کەمترم خۆ دەگەڵمان دوو کرد بەڵام بەو حاڵەش دەگەڵ ئێمە کوردی قسە دەکا و وشەی جوانیش دەڵێ بەڵام کوڕە گەورەکەم کوردیەکەی زۆر باشە تەنان جاری وایە حەزی لە ماجەراجووی و ڤیدیۆ سازکردن بە زمانی کوردی ئەوانش هەیە دەمەوێت ئەو پامتان پێ بڵم ئەگەر مناڵی چووکەو هەیە یاگەنەوەتان هەیە تکا یەک ڕۆژ بە فیڕۆ مەدەن چون سەر و هەڵدێنن مناڵەکان گەورە دەبن و لە دەستان دەچنە من
کوڕە چوو کەم ماوەیەکی شۆفێری پاس بووم ئەوانە کاتم نەبوو لەگەڵی کارێ بکەم دی سرم هەڵێنا بوو بە پیاو دی تازە درەنگ دەبێگە بوو بە پیاو درەنگ دەی بۆ فێربوونی زمانی دایکی بۆیە هەرچەند زۆر پەشیمان نیم لەوەی کە چونکی دەزان زۆر بە جوان قسە دەکەنەوەانە بەڵام تکایەگە منداڵی چووکەتان هەیە با دوای هەست بە ئازاری دەروون و ویژدان نەکەن زوویان کار لەگەڵ بکەن ئەمن ئەو کوڕە گەورەیەم هەر دەڵێ لە شنوۆیە گەورە بووە لە هەمان کاتدا لێرەش سەرکەوتوو بۆ لێرەش زیرەکە و ئێستا ئیش دەکا و وەڕێ خۆی لایە دەچێشتە دەر زۆر زیرەکە دەکرێت بڵام ئەگەر لەو دوو کوڕانەشم لەگەڵ نەبان ئەو سەفەرە قورستر دەبوو ینی شاید میسری فێڵیان لێکرد باین شاید زەربەشیان لێدابیان بۆیە ئەگەر چوونە میسرێ من بە وڵاتێکی پڕ لە مەترسی دەزانم بە منداڵی چووکەوە مەچوون ئەگەر تەمەنتان زۆرە و ناتوان دیفاع لە خۆتان بکەنیان چست و چالاک بن ئەم پێشنیار دەکەم مەچوون بۆ شتان لێ بدزن بۆ هەیە خۆتان بە جوورێک لە جوورەکان ویستیان کوڕە گەورەکان ببەن هەندێک کەسی کلااوچی و مافیایی وشت بوون بە قسەی خۆش ئەم دەمزانی زوو دوای سەرنجمدایە چونکی لە پێش دەرکی موزەی ئەمان برد کوڕە گەورەکەمان بروتیان موزە تاحتی لە وەرم بەڕێک بچین بتان جێڕین دوایوەرنەوە موزەی لە حاڵێکدا موزە ئاوەڵا بوو وتیان وەختی بانگی نیوەڕۆیە بۆیە ئەمنە و تەجروبان دەڵێم کە زۆر خۆشە ڕاستی و دەوێ ئەمن بۆیەش زۆر باسیۆی دەکەم بە زمانەکانی دی ڤیددیۆ زۆرە بە تایبەتی بە زمانی فارسی عەرەبی دەبارەی و سەفەراندا کورد لەو بارەیەوە لاوازە پێم خۆشە کوردیش بە زمانی خۆی زانیاری هەبێستا کە من باسی هەرەمەکانی میسرم لێدا لە یوتیوب پێشوەکە بچم لە ڕوودا و ئەوان یەک دوو کاناڵی تەلەڤیزیۆنی هەندێک ڤیددیۆیاندا نابوو ئەویش ئەو ڤیددیۆیانە بە هەموو زمانەکان هەر یەک بوون زۆرتر زانیاری بوون کە چۆن دروست کراون هەموو شتێوەری بوون بەڵام پێم خۆشە کوردیش وەک میلەتەکانی دیکە کە باری ماڵی و ئەوانەی بۆ دەرەخسێ بچێتە سەردانی جیهان بکە تەجروبەی خۆشی باس بکە ئەو پیاوە ڕۆژی پێش ئەمە چوینە سەر سواری وشتریان بووینە منداڵەکان بەڵام ئەو پیاوە نزیک بە 2 ساعتانەوە دوامان کەوت ئاخری توانی کوڕەکانی مڕازی بکە دیسان سواری وشتری بنەوە یعنی وەک چەقەی پێدوە دەنووسێن ئەوە حاجیە هەنیار وەک حاجی لای خۆمان دیارە سەر و سەکوتی ئاخری دوای گوتم سەرۆک تەسلیمیان مەبە بۆ تەسلیم بووین کوتی وەڵای ئیشتیاشم لێ بەڵام دەزانم مێشکی سەری بردن هەر بۆی کە پارەیەکیان لێ بستنی هەرچەند پارەی ئەو ڕۆیان زۆر کەمیاندا ئەوەندە کەمیاندا کارفکریشی نەدەکرد یعنی 1/5 ئەو پارەی کە داوای دەکرد ئەو داوای 500 پۆند وێی دەکرد بەڵام 100 پۆندیاندایە بەڵام ئەوەی کە بێکارن هەر قبوڵی دەکەن مەجبور بوون بەڵام دوای بە بیانووی دیکە هەندێک پوڵی دیکەشی لە کوڕەکانی من ئەستان بە بیانوەیە کە کەشیدەیەکی حاجیانی هاویشتە سەرشانی و لیباسی عەرەبانی دەبەر کردووە بابەتی وەی کوتی دەبێ بابەتی وەش پاران بدەنی بابەتی ئەو وێنەی پێ ینی هەروەچی وتم یا دەبێت لە بەریان هەڵێن یا دەبێت شتێکیان لێ بکەن دەنا لە کۆڵتان هەر نابنەوە ئەو دیمەنانە بەڕاستی زۆر جوان ئەگەر لەوێ حزورتان هەبێ زۆر خۆشە بەس ئەگەر لێ بگەڕێن جار و باردا بنیشی هەروەچی پێشترش باسم کرد بۆ چەند سرکەیەک تیان ڕابمێنی بچیەوە دنیای قەدیم بچیەوە بیر لە خلقەتی مرۆڤ بکەوە بیر لەوەی بکەوە ئەوڕۆمە چ دەکەین لەو بەری ئەو هێرەمانە لەو بەری ئەو چۆمەی ڕەنگە لە غەزا زۆر ڕێککەوتێتە ئەو بەری میسرێک نزیکین لە قاهیرەی ڕەنگە شەڕ بێ مرۆڤ دەکوژێ لەو بەرەی ئەوەیە لە کوردستان چ خەبەرە ئێمە لە فینلاند دەژین وڵاتێکی سارد و سەوڵبەندان هەمووی ئەوانە تووشی فکرت دەکا کە ئەو دنیا چه دنیایەکی پان و بەرین و پڕ لە شتی سیر و سەمەرەیە کە مرۆڤ هەر وەختیشی نێبیر لە هەمان بکاتەوە لە هەمان کاتدا مرۆڤ نائومێدە تووشی خەمۆکی دەبێ مرۆڤ لە هەمان کاتدا بنە ماڵەکان تێک دەچن مرۆڤ وایە خۆی دەکوژێ مرۆڤ وایە بۆ پارە نەفەریدی دەکوژێ مرۆڤ وایە حەیای خۆی دەبا مرۆڤ وایە وڵاتی خۆی دەفرۆشێ یعنی گەر هەم بەڵام بەداخەوەی فرسەتە نەدای کڵاوچی میسرێ ئەوە تا کوڕەکەم لە هەندێک جیگای دەستی هەتەنان ناگاتە باڵای ئەوانێکش یعنی لەگەڵ دایکی ڕاوەستاون دەستی ناگات هەندێک بەردەکان ئەوە بڵیندن
یعنی بەڕاستیم بۆ خۆم کە سرم سوڕما بوو ئەو بەردانە هەندێک لەو بەردانەشیان دیارەوە لەوێ کەوتون یا دواتر شکاندراونەوانە وەلی هەروەلایان نەبردو ئەو بەسەرکی هەم جوانە هەمیش لە لایەکی دیشدا نمایەکی ناشرینیشی داوەتێ چونکی تۆزێک هاتوچۆ شتت ناخۆش دەکا دایانتوانی جوانتریکەن لەبەرەوەی کە زۆر زۆژی وەی نییە بڵێ ئەوە وەک خۆیان ڕاگرتووە چون ئەوە کاتی خۆی ئەو حەوشە زۆر جوان بۆ دیارە هەموو بەرتی تێگیراوە وردەوە داڵقەندراوە ئەو حکوومەتە بەگشتیە من لەسەر و باوەڕم ئاستی تێگەیشتنی ئەو نەتەوەی دەبێت لە خوارێ بێ ئەوە تا لێرە چاولێ دەکەن هەروەچی دەمەدی باسم کرد هەندێک چاڵی تدایە چاولێکە ئەو بەڕواڵەت ئەو چاڵە دەورەی داپۆشراوە ئەوە تازەوەت هەندێکیان ئەوە دەورایان بەو میلەی داپۆشراوە بەڵام میلەکان باوەڕ هەبێ نەمدەوێت ڕادستی پێ بگرم لەبەرەوەی کە میلەکە دەهاتە دەرێ نازانی 100 ساڵ پێشەوە میلەیە دەوێندراوە چییە یعنی هەر کەس تێ بکەوێ حتمما جێگایەکی دەشکێت جابیر لەوەی بکەوێت و بە سەفەری تووریستی و ئەوە چوێتە وڵاتێکی و لاقت بشکێت جێگایەکت بشکێ یا پشتت بشکێ یعنی جاو باشەوە میلەی پێوە بە زاهیر و دەوروبەری ژیرا و پەرژینی پێوەیە بەڵام لەو لە هیچیان پێوە نەبوو خەڵک چوو بۆ داوای لێ بوردن دەکەم کاری ئاو دەستی دە و قوڵکە و چاڵانەدا کرد بوو لەسەر قوڵکە و چاڵانە و لە کلێن و کولێنەکان کە نمایەکی تا بڵێ هێمایەکی ناشیرین و پیس و دوور لە شارستانیەتی پێوە بوو ئەوە لێرە دیارە وەختی خۆی ئێرە ماڵ و شت بوونە و یان بڵین ماڵی ئەو کەسانە بووە و خزم و کەسی فیرعەونان بوونە و نازانم چ بوون هەموو ماڵ و شت بوونە ڕووخاون وەلی زۆربیان ئاسارێکیان هەر لێ بەجێ ماوە ئەوە ڕۆژمان تا بوو ئەوە تا ئەو ژنانێک کە دەموت ئەو ژنانە خاوێنکردنەوەی دەکەن هەر دوو قەدەمان لە ڕۆژ ژنێکت دەدیت کاری خاوێنکردنەوەی دەکا دیارە پیاوەکان لێرە ئەو کاریان پێ عەیبە ئەو تاوە ماڵەکان هەندێک ماڵ لێرە ماون هەموو نەردەی ئاسنیان لێداون و بۆی کە کەس نەتوانێت بچێتە ژوورێ هەر وەک خۆیان ماون بەڵام نەوژەنیش نەکراونەوە سەیرە هەندێک شت هەر وەک خۆی بمێنێتەوە یعنی نەوژەنیش بکرێتەوە دەکرا نەوژەن کرا باوە زۆر جوانتر دەبوو نمایەکی ناشرین زۆر ناشرینە ئێستا دەچین ڕەنگە دیمەنی مۆنومنتی ئەبولهۆل ببینین ئەبولهۆل مۆنومنتێکی زۆر گەورەیە زۆر بەرزە ئەمن پێم وایە ینی یەکێک لە مجەسەمە بەرزەکانی دنیاە مۆنومنتی ئەبولهۆل زۆر گەورەیە زۆر ئەگەر لە نزیک ڕادەبین دیارە ناهێڵن زۆر لە نزیک ڕابیبینی لەبەرەوەی کە ئەوانە زۆر یەکێک لە مەتەڵەکانە کە نایانەوێ خەڵک لی تێبگا لە ئاخیر لە ئەو سەرەتای کە دەچی بۆ لای ئەهرامەکان ئەوە بە ڕواڵە دەمە زۆر دوورین کە ئەوە دیار دەکا ڕەنگە خۆی بۆ خۆی 20 میتر بەرزە 20 میتر دەکاتە تقریبان ئاپارتمانی 6-7 تەبەقە هەر ئەو مۆنومنتە سەرەکەی وەکو پشیلە و شێر و شتی وایە و خوارەکەی دەست و شتە و نازانم هێمای بەرزی و خۆڕاگری و زیرەکی فیرعەونەکانە نازانم چییە ئەو زانیاریانە زۆر لە ئینترنێت و شتدا هەن بۆ من ئەو زانیاریانە بەڕاستی گرنگ نەبوون بۆشم گرنگ نەبزانم بۆ وایە چییە بەس بۆم گرنگ بوو هەر بیبینم چونم لێکۆڵەر نیم ئەمن کەسێک گەشتیارم هەستم کرد پێم خۆش بێن دەکشتی ببینم و کاتەکەم بەخۆشی ببە مەسەرێ بۆیەش ئەوەندەم لێکۆڵینەوە نەکردووە پێم وانێ بۆ ئێوەش ئەوەندە گرنگ بێ ئەگەر بۆشتان گرنگ بێ زانیاری زۆرتر هەیە ئەوە ڕۆژەکەمان ئەلێرە کۆتایی پێدێ یعنی ئێوارەیە کە دەچینەوە ئەوە دەوروبەری دیوارێکە دەورەی ئەو مۆنومنتی ئەبولهۆل دیوارێکی زۆر گەورەیە قەراغویش ئەوە حەوشێکە وەختی خۆی دەڵێ وەکو حەوشی حاڵەتی فستیواڵ و شتیوا بووە حەوشێکی زۆر خۆشە لێرەش دەبینی ئەو بەردە گەورانە هەن ینی چ فکرەیەک لە پشتی ئەو
چاو ئەو دیوارانەی ئەو دیوارانەوە چەند ساف و جوانەوە لە ژوورێ چەند ساف ئەلێرە دەڵێ وەکو مسلمان وشتی لێرە پارەی دجەیەک داوێن کونێکە پارەی تێداوێن و دیارە لەسەر و باوەڕان کە خێرەوانە و چاو ئەو دیمەنەی ینی چاڵێک و بەلایلۆنی داپۆشراوە و ینی ڕاستی و دەوێ ئاودەست و توالێتی قەدیمیمە لە دێهاتەکانی 50 ساڵ پێشیمە ئەوە بوون ینی تۆوەرە پارێزاهندێک لە تووریستە لەو تووریستە ئەوروپیان نەداهاتن پیان وا بەڕاستی جوێ پارەی تێبای پارەشیان فڕەدا ئەمن کە هەر فشەم پێداهات بەڕاستی پارەی ئەسەن بۆ چێ تێداوێ سن مانای نییە پارەی بۆچی خێر بۆ چیە نازانم تازە خۆ فیرعونەوەیان ناخۆ یەک قەرار بە مسلمان نەبوون ینی پێندێک بیر و باوەڕی بەڕاستی قۆڕی بێمانای کە ئەمن هەر پێکەینم پێداهات و زاری واش بوو بێزم هەڵدەستا لەو جوورە شتانە بەڵام بەرحاڵەوەر بۆ چۆنی منە ڕەنگە زۆرش پیرۆز و بەجێ بێ پێویست نییە بێ حورمەتیان بکەین بەزە من خۆم هیچ باوەڕێکم بەو شتان نەبوو بەس بەڕاستی و بەردانە زۆر جوان چاو ستونانە چەند جوان ئەوستونان هەمووی هەتا سەری ئەوستونان شەر بە بەردێ ینی ئەوەی کە دەڵێن بە کۆیلان ئەو شوێنە دروستکراوە ئەوە نابێ ڕاست بێ زۆربەی تێوەریەکانەوەی ڕەت دەکەنەوە لەسەر باوەڕن ئەو کەسانی کە لێرەدا کاریان کردووە هەمویان دەوران دیوە و زانا بوونە و پسپۆر و ئەوە بوونە ئەوە لێرە بڕێک نمادی شارستانیەت دیارەکە کەسێک بۆ تووریستەکان شتی شەرح دەدا ئەوە لیاوانە توورن پێشتر قسان کردو لە وڵاتی خۆیان ڕا بە بەرنامە هاتوون ئیدی کۆمەڵێکن بە پاسوشتی هاتوون و گیراونەتەوە ئەوانە لەگەڵ ئەوانە بی لەگەڵ ئەو توورانە بێ ڕەنگە بڕێک باشتر بێدە ناگە بتێ بە خەڵکی دیزانیاری پرسی کڵاو لەسەر دێن و هیچ شت پێ ناڵێن و کۆڵێک شت پوڵ لێدەستێن ئەو هەروەچی دەبینەوە تووریستەکان لێرن تووریست ئەوە لە دەوری ئەو شوێنەی هاڵاون و هیچیش نییە هەم کەس ساڵ دەکا هیچیش نییە وەکو شێتخانەکەم دێتە بەرچاوی دەڵێ شێتخانەیەکی هەموو ڕۆژە سەف دەبوون چاوێن لە کونێکی دەکرد کونێک لە دیواریدا بوو سەرۆکی شێتخانەکەش دەڵێ بزانم ئەو شێتان چاو لە کونەی دەکەن چیچەدا دەچێت چاو لە کونەکەی کا شێتەکان پاڵێکی پێوە دەنێن دەڵێن بڕۆ سەفێ خۆ نابێ یەک جێوار چاولێکی دەچێتە سەفێ چاو لێ دەکات دێت وەختینەوەی دێ چاو لە کونەکەی دەکات هیچ تێدانی دوسێ زار دەستەوە سەفێ و چاو لە کونەکەی دەکات هیچ نبینە ئاخیر بە شێتێکی دەڵێ ئەمگۆ چ دەبینن دە و کونەی داوا دەچنە سەفێ و بە حەز و تامەزوی چاوی دەکەن شێتر بە دکتۆری دەڵێ کورە ئەمەوە ساڵێکە دەگەڕین لە کونی ئێستا هیچمان نەیتۆ تو ئەوڕۆ دەتەوێت یەک جێ شتێکی ببینەوە بەڵام بەڕاستی ئەو تووریستانژەوە چاوێن لەو کونەی بۆ ببین شتێکی ببینەوە هیچیش نەبوو نێوەی بڕێک خەرەپوڵی ئاسنەوانە بوو تیان هاویشت بوو شتێکی وای تێدا نەبوو ئەو بەرحاڵ ڕەنگە ئەو دیمەنەش بڕێک تکراری بێ بەڵام ئیترەوە دیمەنێکی بۆیە ئەو دیمەنەم گر کە پاسەکان چاو پاسانە بەنیسبەت ئەو هێرەمەی چەند بچووک دیارن بیر لەوەی بکەنەوە هێرەم بەڕاستی ئەوە کوڕەکەمە پێش سەفەرێ وتی با بە کتێبێک بەرین بۆ ڕێگا بخێننەوە میژەو کتێبەم وێدا وتیم چەند کتێبێکم پێ پیشنهاد کرد کە ئەو نێوەی 20 کتێڵاوی دەبم کتێبی کاگ ئەو برادرەیەکە دەودە مەیدانیەوە کەشم لە بیر چۆوە بڕاستی داوای لێبوردنی فیلم دەکەم چونکی ئەوە فیلمەکەی چا دەکەم کاک هەواڵی ئەو کتێبە زۆر کتێبێکی جالبە پێشنیاش دەکەم بیخێننەوە داستانێکی واقعیە و کە ڕووی داوە دی لەوێش کە پێی بوو دەشیفەکەی داکوتم وەرە بعد وێنەیەکت بۆ بگرمەوەش بە خۆی بیرەوەریەکە و بۆ نووسەری ئەو کتێبەش ئەو شتەش خراپ نیە ئێرە نمادی شارستانیەتە کورسی شتیان داناوە بۆ فستیڤاڵ و شتی بەڕاستی باشە تەنیا دەکرێت بڵم کارێکی کە کردویانە و ئەوەیە ئەو کورسی شتیان لێرە داناوە هەرچەند بۆ فەسڵی هاوین ئەوانە ئەوە زۆر ناخۆشە دەبا سەریدا پۆشتا بارانی کەم بۆەوەی کە فێنێک بێ ئەوش بازارێکە لە پێش ئەو هێرەمانە لە پێشەوەی کە بچی دانراوە کۆمەڵێک شتی دەفرۆشن زۆر گران هیچ نینە هەمووی دەڵێ ئەسباب بازی منداڵان هیچ نینە
یەکجار زۆر گران هەتووە شتێکی چووکەی کە دەیکڕی ڕەنگە لە ئەوروپای ئەو شتانە بە $1-2 $1-2 بن لەوێ یەکجێ دەڵێ €40 €50 هیچ نین بەڕاستی ئەم نەمتوان هیچ شتێکی جوان لێرە بەدی بکەم بیکڕم وەکو وڵاتانی وەکو تورکیا و ئازەربایجان و نازان وڵاتانی دیکە ڕۆژهەڵاتی ناوەڕاز نییە هەندێک شتی جوانی لێ پەیدا بێ تەنانەت دەستهێبێکی جوانت نەدەدیتەوە مەسەلەن دەستهێبێکی بکڕی ئەو بازارێکی پیسی شپڕێوی یعنی پێت خۆشە زوو نەجاتی یعنی دەکرێت بڵام باوەڕ فەرمونون هیچ مەبەستێک منێ بەڵام هیچ چێژێکی لە نابینی ئەوەش ئێوارەیەوە شتەکان هەموو دەچنەوە و بەرەو ماڵە و شتر و ئەسپوشتەکان ئەوە هەموو لەوێ دەچنەوە و ئەوە کاسپێکی زۆر باشیان کردو هەر یەکەی لانی کەم هەر وشترەی $100 پێهێناوەتەوە لانی کەم ئەوەش کاسپیوانەیە هەچەند خۆشە جوانێکی تایبەتیشی هەیە ئەوانە هەمووی خۆشن بەڵام ئەوەندە بێ نەزمە کە ئەتۆ بێزار دەبیدە هەمووی ئەوان ناخۆشی خۆیان هەیە بێگومان زۆر خۆشە بۆ توریستێک سواری ئەسپوداش قەوحاڕەبەی بێ هەر وشتر دیتنی هەر زۆر لە نزیکەوە خۆشە جوانە ئەوە کۆتایی ئەو ڕۆژەمان بوو لە کۆتایی ئەو فیلمەیدا دەگەڵ کوڕە گەورەکەم زۆر کوردانە گەورە بووە و حەزی لە گۆرانی کوردیە گۆرانیی حەسەن دەرزی کە ڕەنگە من بە منداڵی وی زۆرم جێدا بێتی ئێستا ئەو عاشقی و گۆرانیە گۆرانی جوانپەرستم وتی بابە بایگرا بیڵێنەوە و هەندێک بیرەوەرین هەبێ و یەک دوو گۆرانی دیکەشماوت زاڕەنگە لە کۆتایی ئەو ڤیددیۆیدا ئەو گۆرانیەتان بۆ دامەسەرێ پێم خۆشە هەر وەکو بیرەوەریەکی منداڵەکانی خۆشم لەسەر یوتوب بمێنێ و حەسەن دەرزیشمان زۆر خۆش دەوێت بۆیە ئەو گۆرانیمان ڕەنگە زۆر جۆدا بێتێ بۆیە منداڵەکانیشم پیان خۆش بووە گۆرانێکی زۆر باش و گرینگە شێرەکە شێری چاکە و دیمانەی کوڕەکەشم کە دەگەڵ برایەکەی دەکا بۆ من جێی شانازیە چونە دوو منداڵانە گەورە بووی ئوروپایانە بەڵام بە زمانی کوردی دەتوانەوە لەگەڵ یەک بدوێن دنا ڕەنگە کارێکی پرۆفشناڵ نەبێ وەختێک کە قسان دەکەن لەگەڵ یەک بەس هەرویستم بیامە سەرێ بەڵکو دەرسێک بێ بۆ ئەو برادەرانەی ئەو دۆستانەی کە منداڵەکانیان فێری کوردی نەکردووە و هەوڵ بدەن یاوانی کە مناڵی چووکانەی هەوڵ بدەن ئەم هیوادارم ئیوان لە منداڵی من باشتر بێ لەبەرەوەی کە ئەمن خۆم جار ئازاری ویژدانم هەیە کە بەنسبەت کوڕە کەمترم کار لەگەڵ کرد هەرچەند کەسایەتی وی جوولێکە کە هەر کەم دوێ و ئەوەیە بێدەنگە بەڵام لە هەمان کاتدا ئەواژ نییە کە بڵێن زمان نەزانێ و قسە دەزانێ هەروەک باسم کرد کوردیەکەی باشە زۆرش باشە بەس ڕەنگە چاوەڕوانی من زۆرتر بێ وەکو براگەورەکەی بێ چەنەوان دوو کەسایەتی جیاوازیان هەیە بەس تکایە منداڵەکان و فێری کوردی بکەن هەتا منداڵن هەست بەو کەماسەی ناکەم بەڵام کە گەورە بوون لەبەرەوەی کە مناڵ وە دوێی ناسنامەی خۆی دەکەوێت کە بوو بەسەرەوەی 18 ساڵ و 20 ساڵ ئەگەر نەتوانێت بە زمانی خۆی بنووسێ و بخوێنێتەوە قسە بکە تووشی کێشەی ناسنامەیی دەبێ و دەگەڵ ئێوەش تووشی کێشەی بنەماڵەیی دەبێ ئەمنەوەم لە زۆر بنەماڵان دیوە مناڵەکەت خۆ لە خۆوە ئۆتۆماتیک و دوای ناسنامە و کەس و کار و باپیل و نەتەوەی خۆی دەکەوێت بۆی ئەگەر نەیتوانێت بە زمانی خۆی قسە بکایە ئەگەر نەتوانێت بە زمانی خۆی لەگەڵ دایک و بابی بەحس بکە باسی ویست و خوازەکانی بکە باسی کێشەکانی بکە تووشی خەمۆکی دەبێت تووشی کێشەی دەبێت ماڵی پێخۆش نابێت تەنان لە ماڵێ هەڵدێ دایک و بابی کشی بەجێ دێڵێ بۆیە تکایە بە تایبەت ئێوەی کە مناڵی چووکەتان ئێوەی کە مناڵی تازەتان لەدایک بۆ یا مناڵەکان 7 ساڵن هەتا درەنگ نەبووە زۆریان کار دەگەڵ بکەن باشترین کارژەوەیە زۆر قسە بکەن ینی هەوڵ بدەن زەوی ماڵە هەر قسەکردن و باس و خواز بێ بەس قسەیان دەگەڵ بکەن پێویست نییە بیان بەنە مەدرسەی کوردی پێویست نییە هەمووی ئەوانە باشن بەڵام ئاسانترین کارەوەی بەس قسەیان لەگەڵ بکەن و بەزەگە میوانتان هات لە لای میوانەکانتان بن میوانەکانتان
هان بدەن کە قسە لەگەڵ منداڵەکەتان بکەن بەداخەوە میوانی ئەو ڕۆوای لێ هاتووە قسە لەگەڵ منداڵەکەت ناکە میوانی ئەو ڕۆی وای لێ هاتووە گە دێنە ماڵێت کەمترین گرنگی وە منداڵی تۆ نادەن ئۆجێی داخە دەبێت گرنگی وە منداڵی میوانە خانەخوێ بدەین بۆی کە خانەخوێ منداڵەکە بێتە نێومان دەبێت قسەی لەگەڵ بکەین لێ بپرسین شتی لێ بپرسین پرسۆڕای پێ بکەین بۆی کە ئەیدی هەر نەڵێن بچێتە ژووری خۆی بچاو لە کۆمپیوتەرەکەی بکە و بازی بکە ئەوە جا بۆیە سەران ناشێن من بۆ ئامۆژگاری مسحەدە ڤیددیوانم دروست نەکرد بوو ویستم بۆ چوونەکانی خۆمتان لەو بارێشەوە پێ بڵم هیوادارم سوود لەو ڤیددیۆی دیت بتان و هیوادارم کەلچی هەبێ بۆ ئێوە و هیوادارم ئەگەر ڕۆژێکیش چوون پێتان وا بۆ قسەکانی من بێجێیان ڕێژ ڤیددیۆیەکی دان ڕەتیان کەنەوە و هیوادارم قسەکانی میژوان نەبێ لەبەرەوەی کە خۆش بێ میسر بگۆڕا بێ بەڵام دڵنیام 200 ساڵی دەوێت تا توانێت بگۆڕێ چەندی کوردستان و ئێران لە دوای ئەوروپایە میسرش ئەوەندە لە دوای کوردستان و ئێرانە کاتێکی خۆش و هیوادارم هەر ساغ و سڵامەت بن و ئێوەش بتوانن ئەو شوێنە خۆشانە ببین جان پەرستم جان پەرستم بە دیداری جوانان مەستم کە دەبینم چیژی تەرپۆش گژغەمێ دەکەم فەرامۆش کە چیژێکی جان لایە بینێم ساڕێژ دەبنەوە بێرینێم هەی لێلێیە وەیلۆ لۆیە هەی لێلێیە وەیلۆ لۆیە لە کوردستان خۆشتر چێیە لە کوردستان خۆشتر چێیە وەڵای میسر نییە ناز دەهێنێرا دەبرێ دڵی سات بۆوەم گرێ دەگرێ کە چاو لە چاوانی دەبڕێم بە ئاسمانێدا هەڵ دەفڕێم کارێک دەکشێم پەنجەی نارێم لەشی ساردمێ دەبێگەرێم هەی لێلێیە وەیلۆ لۆیە ئاخ لێلێیە وەیلۆ لۆیە لە کوردستان خۆشتر کوێیە لە کوردستان خۆشتر کوێیە ئەوە ژیان کاک زاگرۆس کاک زاگرۆس یەک دەقە وەرە ئێرە وەرە پێش کامێرای وەرە ئەلێ ڕاوەستە دەست خۆش چۆنی باشی دەمێکە لە میسرێنەوانە چەندە دەبێ 11 ڕۆژە 11 ڕۆژ چۆن گوزەراوە 11 ڕۆژە باش تکایە سو پێش هێرەمەکەی بە ئەو هێرەمە ژندەی دیاربی دا ڕوب دەلایمە دەو 11 ڕۆژەیدا بە چ شتان گەیشتووی مەسەلەن چی فێر بوویە لێرە تکایە قسان دەکەی چاو لە کامێرایکە پێش مەکەنە بزنە کاتی خۆت بگرە فێلمەوە ژیانی لە ماڵم زۆر خۆشترە لێرە ژیانی ماڵی زۆر خۆشترە لێرە بەڵێ ئەو دایکمە لە هەوەیە دایکمەوەتە حرمەتی خەڵک و شتت بە نەزەر چۆنە کاکە یەک دەقە وەرە ئێرە توش ئەوە لە کاکە زاگرۆزیم پرسیوە ئەو نێت دەمێکە لە میسرێن تقریبا 11 ڕۆژە زاگرۆزیم پرسیوە کاک زاگرۆزیم پرسیوە بە چ شتان گەیشتووی لێرە چ فێر بوویە کاک زاگرۆز دەڵێ ماڵی خۆشترە تو نەزەرت چییە ماڵێ هەزاران بەرابەر لێرە خۆشترە
میسر وڵاتێکە شەپڕێ و بێکەس بەرەڵا وڵاتی کتاب بڵی ناخۆش خەڵکێکی ناتێگەیشت و ئەوەی کە دەڵە خاوەنی کولتورێکی زۆر قەدیمی و کۆنی هیچ هەمووی بای پوشێکیە شارستانیەت لێرە بوونی نییە بەڕاستی ئەوەی کە دەبینن ئەسڵ و شتر دێن خەڵکیش هەڵس و کەوتینە نێو شەقام و لەسەر جادە و ترافیک و جێگایەکی ناڕادێکی زۆر هەر ئەوایە کە دەیبینن پەشیمانین تەنیا دیتنی ئەو هێرەمانە نەبێ ئەو هێرەمانە بەڕاستی جێگایەکی سەر سۆرهێنەرە خۆش بوو مرۆڤ لە نزیکەوە بیبینێ لەنا هیچی نکەی نێت زۆر باشە دەست خۆش ئەدی دەگەڕێەوە بۆ میسرێ منیش بام قەت نەدەگەڕامەوە دەی دەستت کانت خۆش بێ بڕۆ دەی بڕۆ بخۆت بگەڕێ